دەنگی گەل دەنگی هەر چوار پارچەی کوردستانە. سلااوتان لەبە هەم کاتتان باش بۆ ڕێزان هەواڵەکانم کاژبەرەتان پێشکەشەکەین. هەپەکە جەژنی ڕەمەزانی لەدایکانی شەیدان و گەلی کورد پیرۆز کرد خۆدەڵای گەریلاکانی ئازادی کوردستان لە زاب داگیرکاریان سزادا و کامەراکی چاودێریشان لەناو بردووە. ناوەندی ڕاگەاندن و چاپە منێزەکانی پاراستنی گەل هەپەکە لەبارەی پیرۆزکردنی جەژنی ڕەمەزانەوە چالاکی گەریلاکانی ئازادی لە دژی سوپای تورک لە زاب و هێرشە داگیرکاریەکان ڕاگەنرایەکی بڵاو کردێتەوە و دەڵێ بە هەستی شۆڕژگێڕ و جەژنی ڕەمەزان لەدایکان و خانەوادەی شەیدان گەلی وڵات پارێز و هاوڕێیان پیرۆز دەکەین و باسییان لەو کردوە کاتژمێر 12 خولەکی دەیە مانگە لە گردی FM لە زاب بەچەکی چاک سیستەمێکی کامێرای چاودێری دەوڵەتی تورک لەناو براوە. ئەمەژە بۆش دراوە کە هەمان ڕۆژ و لە هەما شوێندا کاتێک سوپای تورک ویسیانە سیستەمێکی کامێرای چاودێریدا بمەزرێنن گەریلاکان بەچەکی یاخود بە چالاکی نیشانشکن گورزیانە داگیرکەران وشاندو داگیرکەرێک بە سزا گەێنراوە و دەڵێ ئاماری هێرشەکانی دەوڵەتی تورک بۆ سەرەرەمەکانی پاراستنی مەدیا بەم شێوەیە بۆ ڕۆژانی 10 و 11 و 12 مانگە لە گۆڕەپانی دەشتی کافێ هەرمی گارە 4 جار، گۆڕەپانی سەری مەتینە پێشێلی هەرمی مەتینە 2 جار، گۆڕەپانی گردی جودی و گردی بەهار لە شەی دلیلی ڕۆژاوی زاب 5 جار، گۆڕەپانی لۆلان کۆلێت و گردی شەریف لە هەرمی خوا کوڕێک 4 جار واتە بەگشتی دەوڵەتی تورک لە ماوەی سێ ڕۆژەدا 15 جار بە فڕۆکەی جەنگی بردومانی و ناوچانەی کردووە. گۆشەگیری سەر ڕێبەرۆ جەلان 36 مانگی تێپەڕاندووە تا ئێستا ڕێگە نەدراوە پارێزەر و خانەوادەکەی سەردانیکەن. ڕۆژنامە نووس هەڵمەت هۆشیاریش دەڵێ ڕێبەرۆ جەلان بەجەستە لە ناو زیندان و بە فکریش ئازادە. خۆی لێمە بەنسبەت ئێمەی کوردەوە ینی پێم وایە ئەوەیە کە ئەگەر کوردێک لە یەک پرۆسە هەبە تەنها کوردێک لە پرۆسەیەکا سەرکەوتنێ بەدەست بێنێ بەنسبەت ئێمەی نەتەوەی کورد و گەلی کوردستانەوە ئەمە مای دڵخۆشە ئەنجا چ جای سەرکەوتنێکی سیاسی دیموکراسی لە باکووری کوردستان لە ژێر دەسەڵاتی یەکێک لە وڵاتە داگیرکەرەکان لە ژێر ڕەنگە بڵێم دەسەڵاتی یەکێک لە سەرکردە دیکتاتۆرەکانی جیهان کە گەیشتۆتە ئەو قۆناغی کە سەرکەوتن بەدەست بهێنێت ئەمە ئەو پەڕی مای خۆشحاڵی و مای دڵخۆشیە بە تایبەتی لە دۆخێکدا کە فشاری زۆر لەسەر نەتەوەی کورد هەیە فشاری زۆر لەسەر سەرکردایەتی سیاسی کورد هەیە لە باکووری کوردستان ئەمە ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کوردانی برامان لە باکووری کوردستان توانیویانە تا جۆرێک لەوەی کە کۆدەنگ بن یەک دەنگ و یەک هەڵوێز بن بۆ ئەوەی بتوانن دۆزەکەیان بە دۆزێکی دیموکراسیانە بتوان بە هەنگاوێکی دیموکراسیانە بە جیهان بناسێنن بتوان خۆیان حکومڕانی خۆجێتی خۆیان بکەن لە ناو دەوڵەتی تورکیایە. ئاپۆ بە حکمەوەی کەسایەتیەکی شۆڕژێڕە کەسایەتیەکە ڕابەری خەباتی نەتەوەیەکە لە باکووری کوردستان بەڵام ئەو کەسایەتی کاریزمایی کە ئەو هەیەی پێم وایە ڕەنگە لێدوانێک کاریگەری زۆر هەبێ لەسەر جۆشدانی کوورەی شۆڕشەکە جۆشدانی ڕاپەڕینەکان لەوانە بۆیە ئەمە لە ترسایە پێم وایە دەوڵەتی تورک لە ترسی ئەوەیە کە بە جۆرێ لە جۆرەکان لێدوانێک نامەیەک پەیامێکی ئاپۆ ببێتە هۆکاری ئەوەی کە ئەو پێی خۆش نییە با بڵێن دەوڵەتی تورک پێی خۆش نییە کە ڕوو بدا ڕاپەڕینێک بەرپا ببێ شۆڕشەکان زیاتر جۆش بسەنن ڕەنگە شۆڕش لە بچێت لە قۆناغێکەوە بۆ قۆناغێکی تر هەنگاو بنێ ئەم گۆشەگیریە پەیوەندی بەوە هەیە ئەگەر ئێمە شتی
تربەرینە ئەو لاوە بۆ نمونە لە دەوڵەتی داگیرکەر هەر ئەوە چاوەڕێەکرێ ئێمە پێمان وابێ کە ئازادیەکانمان لە زەوت ئەکاتەنان لە زیندانیشە خۆم ئەو ڕێبەرەکە لە زیندانایە لە زیندانەکەشی بە مەودای ئازادیەکەیان زیاتر دەرتەسک کردوێتەوە. هێرشە داگیرکارەکانی دەوڵەتی تورک باوکاری چاوساغی پارتی دیموکراتی کوردستان لە باشوور و باکوور ڕۆژای کوردستان بەردەوامە چالاکوانانی ئێرانیش دەڵێن پێویستە کورد سەلامونکە زیاتر یەکگرتوو بێ لە بەرامبەر مەترسیەکانی سەر کوردستان. لە کاتی ئێسادا هەرێمی کوردستان ڕوبەڕووی هەش و پەلامار و مەترسی گەورەی دەرەشی بۆتەوە بەتابەت دەوڵەت داگیرکەری تورکیا. پێویستە لە هەم کات زیاتر کورد لەم ڕۆژدا یەک بێ و یەکگرتوو بێ بەرامبەر بە ڕوبەڕووبوونەوەی ئەو هێرش و مەترسیانەیە کە مەترسین بۆ سەر هەرێمی کوردستان. هیوادارین بە هەند وەربژیرێ بۆ ئەوەی ڕوبەڕوویان ببنەوە لەو کاتەدا. مەترسیێکی گەورە هەیە کە هێرش و پەلامار بکرێت بۆ سەر هەرێمی کوردستان. بێدەنگیێکی گەورەشێ بێدەنگەکە بەڕاستی لاوازی و یەکنەگرتووی و ناتەبایی هێزە سیاسەکانی کوردستانە و هیچی تر نییە. پێویستە لایەنە سیاسەکانی هەرێمی کوردستان بەتای حکومەتی هەرێمی کوردستان بە یەکگرتووی و بە یەکدەنگی بە یەکگوتاری ڕوبەڕووی ئەو مەترسیانە بێتەوە. پێویستە تاکی کوردی کۆمەلگای کوردی بێتەوە خۆش بە تایبەتی لە باشوور کە زەربەیەکی زۆر گەورن بە سەر هەموو پارچەکانێکی کوردستانی لە حاڵەتی ئەورودا دەرفەتێکی زیانیان دەرزداوە بێنەوە هۆش و یەک بگرن و یەک ڕزی پارێزن بەرایەتی و تەبایەتی دەست پێ بکەنەوە ئاشتی و دەست لە بریەکتی بکەن و بە هێزەکانی کە بڵێن لێرە بەولاوە ستۆپە ئەگەر ئێوە دەست لە ملانی ئەم دەوڵەت و ئەو دەوڵەت هەڵنەگرن و واز لە قوتەخۆرینێن و هیچ دزی و گەندەڵی بکەن بەڕاستی دەبێ بخرێنە دەرەوەی بازنەی ئیدارە و بازنەی کوردایەتی و کوردستانی بوون. ئەمانە لەبەرەوەی لەسەر بەنەمانی نیشتیمانی بوون و خۆی بوون و مرۆڤ بوون و کوردبوون نەهاتوونەتە مەیدان هەر لەسەر بنەمای مەسلحەت و بەرژەوەندی ئەوە خۆت دەیبینی ئەوە لەلایەک دەوڵەتی تورک هاتووە هێرشی هێناوەتە سەر وڵاتی ئێمە هەر ڕۆژە لە شار و شارچکەیەکدا خەڵک دەکوژی ئەو جا چەند بنکە و بارەگا و چەند معسکراتی گەورەی لە شارەکاندا داناوە خۆت دەزانی ئەو هێزای لەو لاوەکە لە سنووری ئەو لەگەڵ ئەو معاملەی لەگەڵ دەکات ڕۆژانە معاملە و سەودای لەگەڵ دەکات و دەستی دەکێشێت و هاوکاری دەبێت و هەر ئەوە ئابوووریەکەشی تەسلیم کرد کە وڵاتی وێران کرد و بەڵکو ئەوە چەند ساڵێکە تورکیا لەسەر ئەو بابەتە دێژێ لەو لاشەوە بە خۆت دەزانی ئێرانیش ئەوە بابەتێکی دیکە هەیە کە ئەویش بەشێکی دیکە لەو دەسەڵاتێکە بە ناوی جیران بوون و بە ناوی پاراستنی نازانم سنوور و چیوسی ئەمانە دەستیان لەگەڵوان تێکردو ئەمە لەو لاشەوە ئێران هەیمەنەی خۆی هێناوەتە سەر. دەنێڵ بژارنی شارەوانی کەمپی مەخموور بەڕێوەچوو دوای جیاکردنەوەی دەنگەکان هەرێک لە فاتمە هیلالی و ئیدبان حەمدوڵڵا ئەلماس بە بەدەستهێنانی زۆرترین دەنگ باوسەرۆکی شارەوانی هەڵبژێردران و لە کەمپی پەنابەرانی شێت ڕۆستەم جودی مەخموور بە بەشداری هەزاران کەس لە هەژ ناوەندی کەمپەکە بژاردن بە باوسەرۆکی شارەوانی و ئەنجومەنی شارەوانی ئەنجام درا و تێدا باوسەرۆکی نوێی کەمپەکە و چەندین ئەندامی ئەنجومەن هەڵبژێردران. هادی ئەکێتی لە سەرناوی کۆمیسیۆنی باڵا بژاردننی کەمپەکە لە دوانێکدا گوتی سیستەمی نەتەوە دیموکراتی تا ئەمڕۆژ بەردەوامی پێدرا بۆیە ئێمە سوپاسی خەڵکەکەمان کردووە. ئەمڕۆ لە شارچکەی چەمچەماڵ بە ئامادەبوونی هەرێک لە ڕەمەک ڕەمەزان قایمقامی چەمچەماڵ و هابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنومنتی چەمچەماڵ لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیدا لە بەڕێوەبەتی مۆنومنتی ئەنفال بەرنامەی مەراسیمی 36مین ساڕۆژی تاوانی ئەنفال ڕاگەیەنرا لە سەرەتای کۆنگرەکەدا ڕەمەک ڕەمەزان گوتی بڕیارە سبەینێ بۆ 36مین ساڕۆژی تاوانی ئەنفال لە پێشوازی میوانان و کەسوکاری ئەنفال کراوان دابین بۆ شەخصۆتە ڕوو لەگەڵ سەرجەم ڕێکخراوەکانی تایبەت بە ئەنفال کۆبوونەوە ئەنجام درا و داواکاریشان ئاڕاستی سەرۆکاتی کۆماری ڕاکردووە کە چەمچەماڵ بکرێتە ئیدارێکی سەربەخۆ لە پرۆژەی پترۆدۆلاردا جێبگرێ. وهابیل ئەحمەد بەڕێوەبەری مۆنومنتی ئەنفال ڕایگەاندۆ ئەمساڵ زۆرترین گرنگیان دا بەلایانی هونەری و دەڵێ لە دەستپێکی چالاکیەکە تاجەگوڵینی میوانان لەسەر گڵکۆی شەیدانی ئەنفالیش دادەنرێت. بەڕێزان بە شەکلا کەسوکاری ئەنفال کراونیش کە بە تاقانەی ماونەتەوانێ گلەی زۆر لە حکوومەتی یارەمی کوردستان دەکەن یەکێک لەو تاقانانە لە دوانیدا بۆ ئاژانسی ڕۆشنویست دەڵێ هیچمان لە حکوومەتی یارەمی کوردستان ناوێت تەنیا ئەوەندە نەبێت کە جاش و مستەشارەکان دادگایی بکات. یەکێکم لەو تاقانەی کە تەنها خۆم بەجێ ماوم 4 خوشک و 3 برا و دایک و باوکم لە ئەنفال نەگەڕانەتە دواوە
ئێمە کۆمەڵی تاخانەین تقریبا 162 کەس 165 کەس شتێواینە حوت هەشتێکمان بەکارسای دڵتەزیان ڕۆیشتنەوە و شەهید بوونەوە تقریبا 152 کەسێکمان ماوە ئەیسا حالێن یەکێ لەو تاخانە کە من لە نوگرە سەلمان گەڕاوەی نوگرە سەلمانم ئەوەی ئێمە دیمان لە نوگرە سەلمان یاخۆ هیچ کەسێ نەیبینێت نوگرە سەلمان شوێنی ئێمە نەبوو بەڵام بەداخەوە بۆ شوێنی ئێمە و تاخانەکانی ئەنفال کە تەنها خۆمان جێماوین داواکاریمان لە حکومەت نەموچەیە نە عەرزە نە خانووە نە داماش بمەرزێت بەڵام داواکاریمان ئەوەیە ئەم جاش و مستەشار و ئەم ئامرسرێ بدرێت دادگای بکرێن بە بەرچاومان دادگای بکرێن دوای ئەوجا هەر کەسێ تاوانبار بی بە این خۆی بکەشێ ئەوەشی تاوانبار نەی بە بۆ ئیشای خۆی گرم بخوات ئیساوانەوە بەرچاوی بۆ گڕەخۆنی ئێمە زۆر بار پێ ناخۆشە بەڕاستی هەر شاد بن.